بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکە بەگشتی کوردستان بەتایبەتی و شەڕی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعش بوونەتە بابەتی سەرەکی زۆرێک لە کۆڕ و سمینارە سیاسی و ڕۆشنبیریەکانی زۆرێک لە وڵاتان. لە شاری هامبۆرجی ئەڵمانیا بە بەشداری ژمارەیەکی زۆر لە پرۆفیسۆر و دکتۆر و کەسایەتی سیاسی و حیزب و لایەنەکان کۆنفرانسێکی تایبەت بەڕێوەچوو. gelek zengîne ji ber ku gelek nêrîn hene gelek lêkurîn hene û eviya em bêjin beşekî ji vê nerxandinê jî îro sîstema bi taybetiyan bêj li Rojavayê Kurdistanê çêdibe pêş dikeve eviya giring e yanî nîqaşên hoşa hevbeş em bêjin nêrîn û lêkurînê ku çêdibin ji bo tevahî gelê Kurd jî bandûrekî baş çêdibe. هەرچەندە کۆنفرانسەکە لەلایەن ژمارەیەک ڕێکخرا و کۆمەڵەی کوردی و چەند ڕێکخراوێکی ئەڵمانیەوە ڕێکخرا بوو، بەڵام ژمارەیەک کەسایەتی بیانی بە بابەتی جۆرا و جۆر بەشداریان کرد. Tabii beri Kurda hatibu inkar kırın. Yani Kurt tüne bu. Ev ne tane pırskırege İran, Irak, Suriye ve Türkiye bu. Naha huyayine. L başur huyayine, l Rojava huyayine, l Bakur huyayine, l Roşilatşi bende xoye. باسکردن لە دۆخی ئێستای کوردستان و ڕۆڵی شەڕڤانانی یەپەژە و توانای بەرگریکردن بابەتێکی دیاری نێو کۆنفرانسەکە بوو. سەرجەم ئەو کێشە و گرفتانەی کەوا لە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکە بوونیان هەیە بەتایبەت کێشەی نەبوونی دیموکراسی و گرنگیدان بە سەرمایهداری وای کردووە کەوا لە چەندین کۆنفرانسی لەم جۆرە و هاوشێوەکانی بە بەشداری کەسانی شارەزا و پسپۆر گرنگی پێ بدرێت و باسەکانی تیادا بورژێنرن. کەیوان چۆمانی NRT هامبورگ ئەڵمانیا.